جگە لەوەش کەسایەتی بەهێز زۆر قسە ناکا، بەردەوام هەوڵ نادا لە هەموو بابەتێک قسە بکە، لە هەموو شتێک قسە بکە، دەست بۆ هەموو شتێک ببە. کەسایەتی بەهێز گرانە، سەنگینە و پڕە لە معلومات، پڕە لە زانیاری، بەڵام دەزانی لە چ کاتێکدا پێویستە قسە بکە، لە چ کاتێکدا پێویستە وشەکان دەرببڕی. بە هەڕەمەچی ناستە ناو بابەتەکان، بە ئارەزوی خۆی کەسی بەرامبەر بشتێنتەوە یاخۆت تەدەخول بکە، تەدەخول لە ژیانی خەڵکی دیکە بکە. نەخێر، کەسایەتی بەهێز هەمووی بە پلان و بەرنامەیە لە ناو مێشی خۆی دەزانێت ئەگە قسەش بکە، قسەکانی کاریگەرن، واتە کەسێکی کارێزماتیکە لە قسەکردن زۆر بە ئاسانی دەتانی کەسی بەرامبەر بخاتە ژێر باری قسەکانی خۆیەوە. بۆیە کەسایەتی بەهێز ئەو جگە لەوەش شتێکی دیکەش هەیە کە بۆ نمونە خوای گەورە لە قورئاندا پێمان دەفەرمی وەفی ئەنفوسیکم ئەفەلا توبسیڕۆن، ئێوە سەیری خۆتان بکەن لە ڕوانگەی خۆتانەوە، بزانە خوای گەورە چۆن دروستی کردوون، ئاوا سەیری دنیا بکەن و ئاوا ژیان بکەن، ئاوا ژین بکەن. باشە، خوای گەورە چۆن ئینسانی دروست کردی؟ ئەگە تێبینی بکەی خوای گەورە یەک دەمی دروست کردیە، دوو گوێسکەی دروست کردیە. ئەمە چمان پێ دەڵێ؟ ئەمە پەیامە. یانی چی؟ یانی ئینسان، ئەی ئینسانی بەڕێز، کەم قسە بکە، زۆر گوێ بگرە. جا ئەوە ئەگەر بە واقع لە کەسێکی لە کەسایەتێکدا هەبی، ئەوە کەسایەتێکی بەهێزە. بۆیە کەسایەتی بەهێز ئەو شتانە زۆر بە ئاسانی جێبەجێ دەکا. هەوڵ دەدە گوێگرێکی باشبی پێش ئەوەی قسەکەرێکی باشبی. هەوڵ دەدا قسە لە بەرامبەر وەربگری پێش ئەوەی کە زۆر قسە بکاتن و ئەو هەموو شێ لە دەمی بێتە دەرەوە. وەکو باسمان کرد کە ئەگەر قسەش بکاتن قسەکانی کاریگەری هەیە، جێ خۆی دەگری لە ناو کۆمەلگا، لە ناو مەجلیس، لە ناو ئەو شوێنە گشتیانەی کە زۆر قسە دەکەن، بەڵام ئەو تەمەشا دەکەی زۆر بێدەنگە، زۆر هادەئە. لە کاتێکدا کە کاتێک قسە دەکات تەمەشا دەکەی خەڵکێک مۆزیبی دەبی، وای لێ دەکات کە هەمووان بکەونە ژێر کاریگەری قسەکانی ئەوەوە. بەڵێ بەڕێزان، خاڵێکی دیکە لە کەسایەتی بەهێز ئەوەیە دائیمەن هەوڵی خۆنوێکردنەوە دەدا، واتە ئەپدێت بە زانیاریەکانی خۆی دەدات. هەوڵ دەدا شتین تازە فێربی، شتی نوێ فێربی. هەوڵ نادا مەسەلەن خۆی لە جێوە چەق بەستوو بکاتن و وا بکاتن کە خۆی بەرەو پێشەوە نەبا. نەخێر، ئەو باوەڕی بەوە هەیە شتی نوێ تاقیب بکاتەوە، ئەزممویان بکە و جگە لەوەش سوود لە ئەزمونەکانی خۆی وەردەگری، سوود لە ئەزمونەکانی خۆی وەردەگری. لە کوێن دەردا هەڵەی کردبی، هەڵەکانی دەبنە ئەزمونێک بۆی لە داهاتوودا دووبارەیان نەکاتەوە. جگە لەمەش کەسایەتی بەهێز جۆرێکە کە هەوڵ دەدا دائیمەن بیر لە داهاتوو بکاتەوە، نەک لە ڕابردوو. چونکە ئەو پێی وایە کە مرۆڤ دوو چاوی لە پێشەوەیە، دەبی سەیری داهاتوو بکە، نەک هەر بیر لە ڕابردوو بکاتەوە. ئەو مرۆڤانەی کە دائیمەن لە ڕابردوودا دەژین، ئەو مرۆڤانەی کە دائیمەن گلەیی لە بەختی خۆیان دەکەن کە ڕابردووکی باشیان نەبووە، ئەوانە دائیمەن بە کەسایەتێکی سەرکەوتوو هەژمار ناکرێت. چونکە کەسی سەرکەوتوو یاخود کەسی بەهێز ئەو کەسایەتەیە کە بیر لە سەرکەوتنەکان دەکاتەوە بۆ داهاتووی، وا دەکەن لە داهاتوودا ئەو سەرکەوتنانەوە ئەو ئامانجەی کە بۆی دیاری کراوە هەوڵی بۆ دەداتن. واتە کەسێکە دائیمەن حەزی بە سەرکەوتنە. و جگە لەوەش ئەو باوەڕی تەواوی بەوەی هەیە کەسایەتی بەهێز بەڕێزان، باوەڕی تەواوی بەوەی هەیە کە کێشە هەیە، گرفت هەیە بۆ بڕینی ئەو هەموو مەودایە لە ڕێگا کە کۆسپ و تەگەرە و کێشە و گرفت دێنە پێشی، پێویستی بەوەیە خۆڕاگربی لە بەرامبەر کێشەکان. پێویستی بەوەیە کە ئەتوو کەسایەتێکی ئارام بی، ئەوەندە بیر لەوە نەکەیەوە ئەو کێشە و گیر و گرفتانە
وا دەکاتن کە ئەتوو سەرکەوتو نەبی. نەخێر، ئەو هەستی ڕوبەڕووبوونەوەی هەیە بەرامبەر بە کێشەکان. هەر بۆیەش ئەو جۆرە کەسا، واتە جۆری کەسایەتی بەهێز، دائیمەن لەگەڵ بارودۆخەکان خۆی دەگونجێنی. کەسایەتێکی ئیسفنجی هەیە. هەوڵ دەدا ڕووکو چۆن ئێستا ئیسفنج نەرمە و بە هەموو کون و کەلەبەرێکەوە جێگەی خۆی دەکاتەوە و جگە لەوەش ئەگەر تەمەشا ئیسفنج بکەی، سیفەتی ئیسفنجی باوڕێن زیاتر ئاو هەڵدەمژی، بەڵام ئەو لە بڕی ئاو زانست هەڵدەمژی و جگە لەوەش زانستیش دەداتەوە. ڕۆکو چۆن ئیسفنج ئاویش دەتوانێت بیگوشی ئاوەکە بدەیتەوە، بە هەمان شێوە ئەو کە زانستی هەڵمژی خوێندنەوەی بۆ کرد و دەشیداتەوە. جا بۆیە ئەگەر تێبینی بکەی ئیسفنج ئەوەی دیکەشی سیفەتێکی دیکە ئەوەیە کە گوتمان خۆی لە هەموو کون و کەلەبەرێک دەگونجێن و لەگە بارودۆخەکە دەگونجێ. ڕێک کەسایەتی بەهێزیش ئاوایە، زانستەکان هەڵدەمژی و جگە لەوەش دەشیداتەوە بۆ کەسی بەرامبەر سوودی هەیە و جگە لەوەش لەگەڵ هەموو بارودۆخەکەی کە دێنە پێشی بە کێشە، بە گرفت، بە هەر شتێک کە ڕوبەڕووی دەبتەوە خۆی دەگونجێنی. کەواتە کەسایەتی بەهێز ئەوەمان پێ دەڵێ کە خۆی بە ئاسانی ڕادستی واقعەک ناکە کە زوو تەسلیم بی، زوو خۆی ڕادستی ئەو واقعە بکە و ئیتر لە پەل و پۆ بکەوی، بڵێ من تەواو ئیتر ژیانم وێرانە، ناتوانم سەرکەوتوم، ناتوانم ئامانجەکەم بەدەستبێنم. نەخێر، با بڵێن کەسایەتی بەهێز دائیمەن بیرێکی دوورتری هەیە، دووربینە، مەودای بیرکردنەوەی فراوانە. هەر بۆیە زوو بە ئاسانی زاڵەوی بەسەر کێشەکاندا، هیچ کێشەیە خۆی لە بەرامبەری ڕناگری.